ئەگەر تەماشا بکەین زۆر قوتابخانەی ئەهلی بوویتەوە لە بەرامبەر قوتابخانە حکوومیەکان کە ئەگەر باس لە بینای جوان و ڕسمی جوان و ئەو بابەتانە بکەین زۆر پێشکەوتوترن لە حکوومیەکان. ئەوە جیاوازیەکی زۆر دروست ناکات لە بینی قوتابیەکان، یانیش کامیان زیاتر دەتوانێت قوتابیەکی سەرکەوتوو پێشکەش بە کۆمەلگا بکە. بەنسبە قوتابخانە ئەهلیەکان بە بڕای من کارەساتێکی گەورەیان دروست کردووە. یەکەم شت منداڵیان لە زمانی زگماک و دایکی خۆی دابڕ کردووە بەهۆی مقەدەسکردنی زمانی بێگانەوە، بە تایبەتی زمانی ئینگلیزی و فەڕەنسی و ئەڵمانی ئەمانە. زۆر ئاساییە مرۆڤ فێری هەر زمانێکی تر بێ، بەڵام پێش هەموو شتێ بێ زمانی خۆی فێر ببێ و ئەوە کەم و کوڕێکی بەندەکانی مۆڵەت وەرگرتنە کە تیایدا ئەوە نییە کە ئەبێ زمانی کوردی لە پێش هەموو زمانێکی ترەوە بێ. بۆیە قوتابخانە ئەهلیەکان ماسکێکن، ماسکێکی درۆزنن. ئەم کۆمەلگایە لە ڕوخساری خۆی کردووە، پێی وایە لەوێ مناڵەکەی زیاتر گەشە ئەکا و پەروەەردە ئەبێ، لە کاتێکدا لەوێ دا ئەبڕێ لە کۆمەڵگەکەی خۆی ڕوانگەیەکی فەوقی بۆ دروزە بێ کە خەڵقی تر بە هیچ نەزانێت، چونکە ئینگلیزی نازانن، نەخوێندەوارن و ئەمە سبەینێکە ئەبێ بە بەڕێوەبەر و ئەبێتە قیادی و لە بواری سیاسیە هەر بەو چاوە سەیری کۆمەڵگەی خۆیەکە کە ئەو فەرهەنگەی پەروەردەی کردووە، پێی بەخشیوە و ئەو فەرهەنگی قوتابخانە ئەهلیەکان کۆمەڵگەی لۆکاڵی بە هیچ ئەزانن و هەموو هەوڵێکیان ئەوەیە کە منداڵ و گەنجەکان دابڕکن لە کۆمەڵگەی خۆیان و حتا ئامۆژگاریە کرێن یاخود ئەو هەستیان تیا دروزەکرێ کە ئیتر نەچنە بۆ نمونە شوێنە گشتیەکان شعبیەکان، بەڵکو ئەبێ بچنە کافتریا مۆدێرنەکان بۆی کە ئەو ڕێزە بۆ خۆیان دروستکەن کە دنیای مۆدێرن خوازیارەتی. بەڵام خاڵێکی هاوبەشەیە لە بینی قوتابخانە ئەهلیەکان و قوتابخانە خۆماڵی حکوومیەکان، ئەویش هەبوونی تونند و تیژیە تیاندا. وا نەزانی کە قوتابخانە ئەهلیەکان تونند و تیژیانتیان نیە، هەموو جۆرەکانی تونند و تیژیانتیایە. چ تونند و تیژیە فیزیکیەکان لێدانی ڕاستەوخۆ، چ تونند و تیژیە ڕەمزیەکان ئەوانەی هەڕەشەیە، بانکردنە، بەکەمگرتنە، جیاوازیکردنە، تەحقیرکردنە، هەموو ئەوانە لە قوتابخانە ئەهلیەکانە هەن و ناخۆشترین جۆری سوکایەتیش بە منداڵی ئێمە ئەوەیە کە ئەو مامۆستایانە ئەهێنن کە تەنیا لەبەرەوەی لە مادەیەکە شارەزایە، بەڵام نە زمان نەزانێ و حتا زمانی ئینگلیزیش بەباشی نازانێ، بەڵام لەوێ ئەبنە مامۆستا و ئەم مامۆستایانە بە کولتوری لۆکاڵی خۆیان مامەڵە لەگەڵ منداڵەکانی ئێمەکەن. بۆیە تونند و توژێکی زۆر هەیە لە ناو قوتابخانە ئەهلیەکان و ئەمە خاڵی هاوبەشی قوتابخانە حکومی و ئەهلیەکانە. ئەگەر بین تەماشا بکەین دیسان ئەرچی یەکەمی ئەرچی زۆر مهمی داک و بابە کە بزانی منداڵەکەی لە کام قوتابخانە لە کام شوێندادنی و دەبێت زۆر ئاگابێ بە ئاگابێ لە بەڵێەوە تەسلیمی ئەو هەوایە نەبێ کە قوتابخانەی ئەهلی پێی وایە قوتابخانەیەکی زۆر موسەقەفە و دایک و باوکانی ئێمە بە حەدێک تەسلیم بەم هەوایە بوون کە لەناو ئەو قوتابخانەشە بە کوردی قسە لەگەڵ مناڵی خۆیان ناکەن، بەڵکو بە ئینگلیزی قساکەن، بۆی ئەوانیش پیشانی بن کە ئەمانش ئینگلیزی ئەزانن. یعنی ئەمە کارەساتێکی گەورەیە. تۆ لە لا وڵاتی خۆتا لەگەڵ مناڵی خۆت نەتوانی بە زمانی خۆت قسەکە یان نەتەوێ. کاک ڕێبوار مامۆستام نەک لە بۆ منداڵ لە بۆ گەورەکانش ئێستا ئەو های لێ هاتی ئەگەرە تو زمانی ئینگلیزییان زمانێکی غەیری زمانی خۆت نەزانی عیسابەکی دیکەت لە بۆ دەکەن، ینی بەڕاستی ئەو های لێ هاتیە بەسەر ئێمەمانان کە نایزانی